تەقینەوەی دۆخی عێراق بە تایبەتتر دۆخی بەغدا لە ئان و ساددایە چاوەڕوانی یەکدەن کەشقارتەیە بۆ ئەوەی کە تا ئێستا شتێک نەچووە بەسەرێکدا بڕمێ بە تایبەتی پاش بڵاوبوونەوەی تۆمارە دەنجەکانی مالیکی لەسەر ئەم بابەتە و دۆخی عێراق میوانێکمان هەیە دەمانەوێت قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین بزانین ڕاو بیر و بۆچوونی ئەوان چییە. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر نیدا کاعبی چاودێری سیاسی و سەرنووسەری ڕۆژنامەی ئەخبار وەتەن کە ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. دکتۆر نیدا شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. دوای بڵاوبوونەوەی تۆمارە دەنجەکانی مالیکی پێشبینیتان بۆ دۆخی عێراق چییە؟ بەڵێ سڵاو لە جەنابت و لە بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان لە ڕاستیدا ئێستا دۆخی سیاسی لە عێراق دۆخێکی ناسەقامگیرە و ئێمە ڕوبەڕووی قەیرانێکی گەرمە گەورە بووینەتەوە تا لە قەیرانێک دەردەچین ڕوبەڕووی قەیرانێکی دیکە گەورەتر دەبینەوە و ئەو گۆڕانکاریانەی بەم دوای هاتوونەتە ئاراوە دوای هەڵبژاردننی عێراق ئێستاش ئەم هەموو کێشانە وایان کردووە کە وڵات لە دۆخێکی زۆر ناسەقامگیردا بێت و جگە لەمەش ناکۆکیەکانی نێوان بە ڕێز موقتەدا سەدر و بە ڕێزمالکی بوونەت ئەوەندەی دیکە دۆخەکەیان قوڵتر کردوتەوە بۆیە ئەمە ئەو پرسی دزەکردنی ئەو تۆمارە دەنگیانەش ئێمە نازانین ئەوە ڕاستەیان یاخۆت فیکن بەڵام کێشەی سەرەکی ئێوەیە کە ئێمە ئەو کێشەیە پەیوەندی بە هەرێمی کوردستانیشەوە هەیە چونکە برایانمان لە هەرێمی کوردستان لەسەر ناڕەزایەتیان لەبارەی یاسای نەفت و گازیش لە ئارادایە ئێمە ئەمە وای کردووە هەموو کە ئەو دۆخە ئالۆستر بێت ئەگەر ئەو کێشانە چارەسەر بوون ئیتر ئەوە دەزانین کە دۆخەکەش سەقامگیر دەبێت. ئەگەر ئێمە سەیرێکی یاسای نەفت و غاز بکەین نەفتی هەرێمی کوردستان نەچووەتە دەرەوەی عێراق و ئەو سامانە نەگوازراوەتەوە بۆ شوێنێکی دیکە باڵکو سامانەکەی بۆ هەرێمی کوردستان هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق واتە پێویستە ئێمە بیرکەینەوە کە ئەگەر نیازێکی پاک هەبێت بۆ خواستی سیاسی بۆ پرۆسەی سیاسی ئەوەش دەبینین کە نابێت ئێمە وا سیر بکەین کە ناکۆکی یاخۆت پێکاتن لە نێوان لەکاندا هەیە باڵکو و کێشەکە زۆر لەوە گەورەترە. زۆر باشە دکتۆر نیدا باواز لەو بڕووبیانوانە بێنین کە عێراق بیانوو بە هەرێمی کوردستان دەگرێت بە تایبەتی لە بواری نەوت و غاز هەمومان دەزانین مەسەلەی نەوت و غاز بە پێی دەستوری عێراقی لە هەرێمی کوردستان دەکرێت دەگەڕێمەوە سەر دۆخی عێراق ئەمەیان گرنگترە. عێراق بە تەواوی لە ژێر هەژمونی ئێراندایە مالیکی خۆشی ئاماژەی پێدەکات. پرسیارەکەم ئەوەیە ئایا شتێک بە ناوی دەوڵەتی عێراق و سەروەری عێراق ماوە؟ سەروەری بوونی هەیە هەروەها دەستێوەردانەکانیش بوونیان هەیە تەنها ئێران دەسوەردان ناکات باڵکو ئێستا زۆر دەسوەردانی کەندا و ئەمریکا و ناوچەکە هەموو دەست لە کاروباری ناوخۆی عێراق وەردەدەن بەڵام ئەگەر حکوومەتێکی بەهێز هەبێت و خواستێکی بەهێزی سیاسی هەبێت دەتوانن چارەسەری ئەو کێشەیە بکەن ئەوەش دەسوەردانەکانی هەرێمەکە و دەسوەردانی ئێران و دەسوەردانی ئەمریکا زۆر لەو کێشانەوە دوورن بەڵام تا ئەو کاتەی کە کێشەکان
بەردەوام بن لە نێوان لایەنەکان و خواستێکیش نەبی بۆ چارەسەری سیاسی ئیتر ئەو دەسوەردانانە لە شەقامی عێراقی بەردەوام دەبن هەمیشە هەوڵێکیش هەبووە بۆ دەسوەردان و کاریگەری لەسەر ئاسایشی عێراق و ئاسایشی تەواوی ناوچەکە دەبێت ئەم دەسوەردانانە بەڵام ئەو دەسوەردانانە سنووریان هەیە ناتوانن دەست بخەنە ناو بڕیاری سیاسی عێراق یاخۆ سەروەری عێراق و زۆر بە عێراق دوورە لە بۆیە ئێمە ئێستا پێویستمان بە بوونی ئیرادەیەکی سیاسی هەبێت بۆ ئەوەی ئەو کێشانە چارەسەر بکەین لەو قەیرانە بچینە دەرەوە نەک تا لە قەیرانێک ڕزگارمان دەبێت بچینە ناو قەیرانێکی زۆر چاکە دکتۆر نیدا زۆر باشە دکتۆر نیدا بۆ خۆ دەزانی داوا دژی مالیکی تۆمار کراوە پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە ئایا دادگا دەوێرێ یان توانای ئەوەی هەیە کەیس دژی مالیکی بجوڵێنێت بەڵێ ئەمڕۆ مالکی یاخود هەر کەسێکی دیکە تەنانەت هەر سیاسەتمەدارێکی عێراقی لە عێراق ئەمڕۆ من دەتوانم بڵێم دادگای عێراقی دەستپاکە و لە هەموو دەسوەردانێکەوە بە دەر و دوورە و دەتوانێت بڕیاری خۆی بدات دەتوانێتم بە هەر چاوێک کە دۆسیەی لەسەری تۆمار کراوە بە چاوی ئەو کەیسە سەیری کەسایەتیەکە بکات چونکە دادگای عێراقی دوورە لە سیاست و دوورە لە هەر دەسوەردانێک ئێمەش دەزانین دادگای فێدراڵ دادگای عێراقی لە هەموو دەسوەردانێکەوە دوورە دەتوانێت بڕیاری خۆی بدات بەڵام ئەمڕۆ دادگای فێدراڵی کە ڕاست پێدراوە بۆ جێبەجێکردنی دەستور و جێبەجێکردنی چەسپاندنی دادپەروەری ئەوە زۆر باشە دکتۆر نیدا هەر لە تۆمارە دەنگیەکەی مالیکی لەسەر ئەوە ڕادەوەستین مالیکی تایدا دەڵێ داواتان لێ یەکەم تەنیا گوێ لە ئیسماعیل قائانی فەرماندەی فەیلەقی قودس بگرن لە هەموو بوارێکدا کەواتە ئیتر عێراقێک ماوە یان عێراق سەروەری هەیە دوایەم قسانە ئەوە پرسی سەروەری هەیە و پێویستە لە دیمەنی سیاسیشدا ببیندرێت بەڵام ئەگەر چونکە ئەگەر سەروەری خۆی لە دەستدا ئەوە لاواز دەردەکەوێت ئێران و هەر وڵاتێکی دیکەی کە دراوسەی عێراقن ئێمە ڕێزیان لێ دەگرێت عێراق ڕێزیان لێ دەگرێت بەڵام ئەگەر چووە کاری ئەوەی کە دەسوەردان لە بڕیاری سیاسیدا بکرێت ئەوە بە هیچ شێوەیەک نابێت لەیان قبول بکرێت بە ئەوەش لەبیر نەکەن کە لە پرسی داعش و چەند پرسی دیکەدا ئێران دەستی هاوکاریشی بۆ ئێمە درێژ کردووە چونکە ڕاستەوخۆ پەیوەندی بە ئاسایشی ناوچەکەەوە هەیە ئێران وڵاتێکی دانەبراوە لە ناوچەکە بەڵام باسی هەرچەند باسی ئەوەش دەکرێت کە دەسوەردانی کەندا و دەسوەردانی ئێران و دەسوەردانی ئەمریکا لە هەڵبژارنەکانی ڕابردووشدا هەبووە ئەمەش بە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر هەڵبێستی عێراق و لەسەر پرۆسەی سیاسی عێراق دەبێت ئەمە عێراق بە خۆت دەزانی عێراق وڵاتێکی بچووک نیە وڵاتی شارستانیەتە بڕیاری عێراق و لەوانەیە هۆکاری ئەو دەسوەردانانەش بۆ ئەوە بگەڕێتەوە بۆ بوونی چەند کێشەیەکی سیاسی لە نێوان لایەنە سیاسیەکان کە لە ناو عێراقدا هەن وای لێ هاتووە کە هیچ لایەنێک متمانە بە لایەنەکەی دیکە نەکات ئەمەش مانای وایە کە مەترسێکی زۆر گەورە لەسەر پرۆسەی سیاسی عێراقی هەیە ئێستا بە قۆناغێکی زۆر مەترسیدار دەگوزەر دەکەین و ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەنگاوەکانی پێکێنانی حکوومەتی داهاتوو هەیە زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر نیدا کەعبی چاودێری سیاسی و سەرنووسەری ڕۆژنامەی ئەخبار وەتەن ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان شكرا لكم حياكم الله